پوتین تۆزی سەر دۆسیەی کورد لە ڕەفەکانی کرێملین دەتەکێنێت. نهێنی پشت قسەکانی سەرۆکی رووسیا لەسەر دەوڵەتی سربەخۆی کورد چی بوون؟ ئایا دوای 7 ساڵ خەونەکەی مەلا مستەفا پێچەوانە دەبێتەوە؟ ئێمە میلەتێکی مەزلومین، ئێمە لەگەڵ هەموو عالەمی دنیا شتێکی عەداییمان نییە، لەگەڵ هەموو کەس دۆست. نیوەڕۆیەکی هاوینی ساڵی 1958 مەلا مستەفا ڕابەری جوڵانەوە و شۆڕشی کورد لە موسکۆوە دەگاتە بەغدا. مەلا مستەفا دوای هاتنە سەر حکمی عەبدولکەریم قاسم و گۆڕینی سیستەمی پاشایەتی بۆ کۆماری لە رووسیاوە باومێدی چارەسەری کێشەی کورد گەڕایەوە عێراق. ئەو کات سەرباریەوەی ڕووسەکان ڕۆڵیان هەبوو لە گەڕانەوە و پێشتریش پەیام بە عەبدولکەریم قاسم درابوو، بەڵام مەلا مستەفا دەڵێت دوای زیاتر لە 10 ساڵ مانەوەی لە وڵاتە شتێک نییە ناوی کورد بێت لە سیاسەتی دەرەوەی رووسیادا. بۆیە باشترین چارەسەر ڕووکردنە ئەمریکا و ڕۆژاوایە. هەرواشی کرد و مەلا مستەفا و سەرکردەی شۆڕشەکانی دواتری کورد ڕوویان کردە ئەمریکا. دروست قسەکەی مەلا مستەفا دەرچوو. دوای چەند ساڵێک کورد لە سەردەمی عەبدولکەریم قاسم دەستی بە تێهەڵچوونەوە کردەوە لەگەڵ بەغدا و شەڕ دەستی پێکردەوە. دواتریش دەرکەوت ڕووسەکان هیچیان لە هەکبەدا نەبووە بۆ کورد. ئەو کاتکە مەلا مستەفا لە مۆسکۆ گەڕایەوە، ڤلادیمیر پوتینی سەرۆکی ئێستای رووسیا تەمەنی 6 ساڵان بوو لە پۆلی یەکەمی سەرەتایی بوو. ئێستا دوای نزیکەی 7 ساڵ ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیایە و پرسی کورد جارێکی دیکە دەوروژێنێتەوە. ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا لە نوێترین دەرکەوتنیدا هەموو شتێکی لەسەر کورد وت. سەرۆکی رووسیا ڕایگەیاند کە کورد تاکەنەتەوەیە کەستەمیان لێکراوە و دەوڵەتیان نییە. ئەو بەڵێنەی ئەوروپی و ڕۆژاواییەکان بۆ دروستکردنی دەوڵەت بە کوردیاندا ڕاست نەبوو بۆیان جێبەجێ نەکردن. پوتین وتیژی کورد ژمارەیان 35 ملیۆن کەسە و ئازا و قارەمانن، بەڵام بەسەر 4 دەوڵەتدا دابەشکراون و دەوڵەتیان نییە. پوتین وەک بڵێ بیاوێت تۆزی سەر دۆسیەی کورد لەسەر ڕەفەکانی کۆشکی کرێملین بچەکێنێت و جارێکی دیکە پرسی کورد و دەوڵەتی سربەخۆی کوردی هێنایەوە بەرباس، بەڵام لە کاتێکدا کە سووریای دوای بەشار ئەسەد بۆتە جێی مشتومەڕ. لێکدانەوەکان بەو جۆرە پوتین بەو لێجوانەی بیاوێت پرسی کورد وە کارتێک بەرامبەر نێیار و دژەکانی بەکاری بهێنێت، چونکە چیتر لە کۆشکی سەرۆکایەتی دیمەشق سەرۆکە دڵخوازەکەی رووسیای لێ نییە و ئەمریکا و تورکیا و ئیسرائیلیش بە قورسی لە یاریەکەدان. بۆیە پوتین دەیەوێت بەو قسانەی ڕۆڵی هەبێت لە دیزاینی سیاسی هێزەکانی ئایندەی سووریا تا کوردوتەنی زەرەر لە نیوەیدا بگەڕێتەوە بۆی کە بەهۆی ڕوخانی ئەسەدەوە لە دەستیدا. رووسیا دۆست و هاوپەیمانی هەمانە وڵاتانن کە کوردیان بەسەردا دابەش بووە. بە پێی پێدرا و پێشاتەکانیش هیچ کات رووسیا بەرژەوەندی خۆی لەگەڵ ئەو وڵاتە ناگۆڕێتەوە بە پشتیوانی کورد. هەر بۆیە دوای نزیکە 7 ساڵ ئەستەما خەونەکەی مەلا مستەفا پێچەوانە بێتەوە و رووسیا بێتە پشتیوانی دۆسیەی کورد. قسەکانی پوتینیش پەیامێکە بە گوێی وڵاتانی هەرێمی و نێودەوڵەتیدا و لە پشتیەوە نیەت و ویستی مانەوەی پێگەوهێزی خۆی لە نەخشەی داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە.